ئێمە هاتین پیان بڵێن پەیامی هاوسەرۆکەکان مەکتەبی سیاسی کۆمیتەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیانمان بۆ هانیون پێمان وتن کە ئێمە وەکو مەڵبەند پشتیوانتانین هاوکارتانین یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر شوێنێ بوو بێ لەوێ ئازادی هەبووە پێکەوە ژیان هەبووە ئاشتی هەبووە ئێمە هاتین بە کاکشەم حەمە بڵین بە هەموو جۆرە پشتیوانی ئەەکەین حتمما کە مەڵبەند هاتووە سەردانی ئێرەی کردووە پشتیوانیەکی گەورە بووە بۆ مزگەوتی گەورەی سلێمانی و دائیمەن و دەستیان لێرە بەرنەداوە هەل لە جەنابی مەرحومی مامجەلالی شەوانێ هێرۆخانەوانێ هەمویان دەستیان هەبووە لە مزگەوتی گەورەیە و مەڵبەندیش بە تایبەت و ئینشاءڵڵا چاوەڕوانەکەین کە زیاتر پشتیوانمان بن و داوای پشتیوانیشمان کردووە لێیان و ئەبێ دەست لێرە نەبڕن هەر وەک جاری جاران ئینشاءڵڵا ئەوەی منیش پێم بکرێ لێرە قسووری ناکەم پەیوەندیەکان پتەوترەکەین چاکتریەکەین جوانتریەکەین بەرەو پێشتریە بین ئینشاءڵڵا